سڵاوتان لێبێ لە ماوەی ڕابردوودا دۆخی سیاسی کەرکووک لە دۆخێک نییە کە هاوڵاتیان و دانیشتوانی کوردی کەرکووک تەمەنای پێ بخوازن لە هەندێک کاتە هاوڵاتیان نیگەرانن بەرامبەر بە حزبە کوردستانەکان بەگشتی لەبەر ئەوەی پیان وایە کە حزبە کوردستانەکان لەسەر دۆخی سیاسی کەرکووک ئەگەرچی لە کۆبوونەوەکان باسی ئەو دۆخە دەکەن و دەڵێن هەڵوێستمان دەبێت بەڵام هەڵوێستی جدیان نەبووە بەرامبەر ئەو دۆخەی کە لە ماوەی ڕابردوودا لە کەرکووک دەگوزەریەوە تایبەتی لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 ئەم هەموو دۆخە کەوای کردووە هاوڵاتیان تەمەنان ناخوازن کە هەندێک جار لە کەرکووک بن و هەندێک جار گلەی لە حزبە کوردستانەکان بە تایبەتی لە حزبەکانی دەسەڵات و تایبەتی تریش لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن لەبەرەوەی پیان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم دەسەڵاتی یەکەمە هەم دەتوانێت گۆڕانکاری لە بارودۆخی سیاسی کەرکووک بکات. من بۆ تاوتوێی بارودۆخی کەرکووک و بەشێکی تایبەت بە دۆخی بەغا و پێکێنانی حکوومەتی عێراقی میوانداری بەڕێز ئاسۆ مامەد ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتیم کردووە کاک ئاسۆ سپاس بۆم دەرفەتە. دۆخی کەرکووک من لە پێشەکەکە باسم کرد هاوڵاتیان تەمەنای پێ ناخوازن. بۆچی حزبە کوردستانەکان کەم تەرخەمن بەرامبەر ئەو دۆخە ماوەیەکی زۆرە ینی دۆخەکە بەو جۆرە تێپەڕێ؟ بەڵێ زۆر سپاس بەداخەوە دیارە بە خۆتان نەدانە گە بگەڕێن سەر ڕابردوو هەوڵماندا ئەمەی کە لە کەرکووک ڕوو نەدا ڕوویدا و ئەو ڕووداوانەی کە بەسەر کەرکووک زەحمەت بوو شەڕی 3 ساڵونی تیرۆریستانی داعش دەرەنجامەکانی ڕفراندۆم ئەو ڕووداوانەی دوایەوە بەڵام ئێمە هەموو کوێچێتی نیشتیمانی کوردستان لەگەرەوە حیزبە کوردستانیەکان بە خۆتان بینیتان بڕیاری ئەوماندا لەگەر خەڵکو و لەگەر جەماوەرەکەی ببینێنەوە بەڵێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ناحەقیەکانەوە زۆرن بەڵام هەر لە هەموو حالەتێک هەوڵمانداوە ڕوبەڕووی ئەم ناحەقیانە بینەوە چ لە ڕێگای پەرلەمانتار چ لە ڕێگای خۆشمان کە بۆی ئەو ڕوبەڕووی ئەم ناحەقیانە بینەوە بەڵام ئێمە ومێدێکمان هەبوو لە هەڵبژاردننی ئەمجارە کە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەکێک لە مەرجەکانی یەکێتی کە ئەوە بوو ئێمە دەچینە حکوومەتی داهاتوو یەکێک لە مەرجەکان ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و سەرجەم ناوچە جێناکەکان بوو و بە خۆشتان نزانن ئەو هەندە ڕێکەوتن کرابوو نامێ بچمە سەری ڕێکەوتنەکە شتێکی تیانە بوو ئەوەی کە پەیوەندی بە لایەنی ئەو سێلایەنەوە هەبوو بەڵام بینیشتان کە ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ئەوی پەیوەندی بە پرۆسەی سیاسی لە عێراقەوە بوو چ ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکەوە هەیە ئێمە تەنانەت چاوەڕوانی ئەوە بووین ئێمە نەبینە ئەو وەزعانەی کە لە عێراق ڕووەدا ئەم حکوومەتی ئێستا بەخۆی بە حکوومەتێکی کار بەڕێکەر بەڕێەکە بە پێش هەڵبژاردنەکان بەعدیان پێداین کە ئەم گۆڕانکاریانە ڕووبدا بەڵام کە دێتە سەر ئەوەی هەنگاوی عملیش کە ئێمە یاداشماندایەتە سەرۆکۆمار دامانێتە سەرۆکوەزیران دامانێتە پەرلەمان دامانێت لایەنە پەیوەندیدارەکان کە ئەم ناحەقیانە هەیە بەڵام چاوەڕوان بووین ئەم حکوومەتی داهاتوو کە دروستە بێ یەکێک لە مەرجەکانی ئەمە مەوزوعی کەرکووکە مەوزوعی پۆستی پارێزگارە مەوزوعی ئەو ناحەقیانەی کە کێشەی زەویزارە دەرهەق بە کەرکووک و ناوچانە دەکرێت بەڵام وەکوتم بە خۆتان بینیتان ئەم ماوەیە چ پشێوەیەک لە عێراق ڕوویدا هەم لەسەر وەزعی بەغدا هەم لەسەر وەزعی ناوخۆی ماڵی شیعە ئەوانە گوتمان لەم کات و ساتەدا بە پەترێکی زۆرە دانمان بە خۆمانداگرتووە بە چاوەڕێی ئەم ماوەیەش بین کە بزانین هەنگاوەکان بەرەو چۆ دەڕوا بەڵام ئێمە هەر بڕیارێک بدێن هەم لەگە حیزبەکانی ئێرە بە یەکەوە ڕەنبێ لە ماوانە ئەگەر هەر حکوومەت دروست بکرێ و بە هەمان شێوە هیچ شتێکی بۆ کەرکووک ئەم ناوچانە تیانە بێت دڵنیابن بێدەنگ نابین ئەنجا ڕێپێوانە خۆپیشاندانی ئەتسامە و هەر شتێک کە پێویستکە بۆ ئەو ڕوبەڕووی ئەو ناحەقیانەوە هەوڵی خۆمانە دەرخێنن. مەرجی خۆتان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بەلایەنە پەیوەندیدارەکانی بەغاوتووە وەکو یەکێتی مەبەستمە لەگەر هەموو لایەنەکان کە ئێمە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەرۆکاتی ئەو وەفدە یەکێتیەکەوە لە هەموو دانیشتەکان تاکیدی یەکێک لە خاڵەکانی وەزعی کەرکووک ئەم ناوچانەیە و تەنانەت ناشمێ ئێستا ئەو وەرەقەی ئیتاری تەنسیقی بۆ لایەنەکان ئامادەی کردووە لەگەر لایەنی سوونە دانیشتووە لەگە پارتی دانیشتووە لەگەر یەکێتی دانیشتووە یەکێک لە مەرجەکانی ئەمە مەوزوعی پۆستی پارێزگارە و ئاسایکردنەوەی دۆخی کەرکووکە بۆیە هیچ مساومێک لەسەر ئەم قەزیە ناکەینەوە چاوەڕوانی بزانین ئەم حکوومەتە دروستە بێ بەرەو چۆ دەڕوا بەڵام مەرجی ئێمە لە ئەولەوێتی کارەکانمان ئەمەی مەوزوعی کەرکووک و ناوچە جێناکۆکان. ئەگەر تۆ زانیاریت هەبێ بارودۆخی بەغا کۆبوونەوەکان بەچی گەیشتووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکان بەچی گەیشتووە بە تایبەتی لەسەر پۆستی سەرۆکۆمار لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پۆستی سەرۆکۆمار تا ئێستاوان کاندیدی خۆیان نێمەش کاندیدی خۆمان هەیەوەی تا ئێستا باسی ئەم دقەیەکەم هیچ جۆرە ڕێکەوتنێک نەبووە
ئێمە کاتی خۆشی هەوڵماندا کە ئەم پۆستە هەم بە حەقی خۆمان و لە ناو هی کوردە لە ناو کوردش بە هی یەکێتی نیشتمانی کوردستان دادنێنوانە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئەو وەرەقەی عملە یان ئیتاری تەنسیقی کە ئێستاوان زۆری نەنە و داوایان لەلایەنەکان کردی ئەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە کوتم یەکێک لە خاڵەکانی مەوزوعی کەرکووکە بەڕاستی من حەز ناکەم پێش وەرەخەکان بکەم بەڵام بڕۆن بە دوواداچوون بۆ ئەو داخوازیانەی ئەمە بکەم بزانێت یەکێک لە مەرجەکانی ئێمە مەوزوعی کەرکووکە و یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک. پێشبینیتان چییە بۆ ڕووداوەکانی دوای چلەی ئیمام حوسەین؟ پێتان وایە کە لەم دوو هەفتەی داهاتووە ڕووداوگەلێک ڕوەدەن کە یا دڵخۆشکەر دەبێت بۆ عێراقیەکان یان نا لەوەیە شەڕ و پیشەوی دروست بێتەوە؟ ئەمە بەشێکی ئەمە پێمان خۆشە لە ڕێگای گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکرێ بۆ تایبەتی و ئەوەی کە پەیوەندی بە ناو ماڕیشی ئەوە هەیە یانە بە لایەنە پەیوەندیدارەکان چکە ناکرێت من شتێکم بە دڵ نەبێ ڕۆژێک پەرلەمانەکەم ڕۆژێک هێرشی ئەوە دەکەم یان هێ پەرلەمان سەحبەکەمەوە فلانەکەم ئەوە ئێمە هیوادارین ئەم کێشانە چارەسەر بکرێت وە پێشم وایە ئێمە بڵێ ئەوەی کە پەیوەندی بە بەشداریکردنی یەکێتی یان لایەنی کوردی پێمان خۆشە ئەوەی پەیوەندی بە کورد و ئەم ناوچانەوە هەیە بەڵام بەو مەرجانە بڕۆین بەشداری بکەین و لە حکومەتی داهاتوو هیوادارین ئەم شێویانەی دروست بە دووبارە نەبێتەوە بەڵام ناتوانم پێشبینیەکان ئەوە بکەم بەڵام پێم وایە خەڵکی عێراقیش لەوە بێزار بووە خەڵکیش لەوە ئەوە بەوە کوتم ڕۆژێک گۆلک سەرە بڕێن ناو پەرلەمان ڕۆژێک نازانم چیەکرێ نازانم هیوادارم ئەمانە ڕوو نەداتەوە. زۆر سپاس بۆ کاکاسۆ ئەندامی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی دیارە لە ماوەی ڕابردووە لە داهاتووشدا چاوەڕوان دەکرێت ینی خەڵکی کەرکووک چاوەڕوان دەکا حەزبە کوردستانیەکان بتوانن هیچ نەبێ هەنگاوێک بنێن بۆەوەی هەم پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد وەرگرنەوە هەم ئەو دۆخە سیاسی کە ماوەیەکە لە کەرکووک ئەگوزەرە کۆتایی پێبێت و بێزاری خەڵکیش کۆتایی پێبێت لە کەرکووک.